آخر بابا ئەمن کو لە جەیەکیش دەکەم کە جادویان لێ کردیمە لە سەخۆ سەفین بابەکەم لە سەخۆ ئێخۆ بابەکە جادووی لێ نەکردی ئەوە نییە داوای لێبوردنی لێ کردی کوڕم لیان خۆش بە بابەکەم لیان خۆش بە ئەمن ئەمگۆم ئەوها پەروەردە کردیە لە ژیان ڕقتان لە کەس نەبتەوە کوڕی خۆم لەوەی شەیە بە ئیسراحەتی خەوتان لێ بکەی لیان خۆش بە لێ ئەوەی لێگەڕە لە بۆ خودای گەورە ئەی بە قوربانی ئەو دڵ سافەت بم بابەجان وەڵڵی ئەو وڵاتە لە بەردەستی تو بایە کەس دڵقی لە کەس نەدەبوو دەبینە باو دەستن ماسکەم بابا ڕسەتم دەبی بڕۆ مەڕۆ کوڕم وەرە دانیشە وەرە ئەوەندە پەلەت نەبی سەفین بابەتەکەیە دەمەیە لۆتی باس بکەم بەڵێ بابا لەیلەی خوشکت دیارە لە دەوامی نییە کوڕەکی لەگەدایە بە نیازم بێنە داخوازی هیچ تێدایە بابا بابێن ئەگەر ماڵێکی باشم بابێن زارێ هیچ نازای وەچی هاتن ئەو زەمە لێیان دەپێچینەوە باشە کوڕەکەم زۆر باشە بابەجان بەیانی باش تاگەڕف بەیانی باش کاک سەفین بەخێر بێ سەر چاو سپاس سەعات وعدی خۆت بووی لەسەر بەڵی خۆمانین قسەچی بکەین دەین نەزیک فەرمی سپاس بە یارمەتیەوە تەلەفۆنەکەم کرد بەڵێ کورە چاوەکەم ئەم 100 کارتۆنم ڕاوە کردێ شێستی چی شێزم هەر لەبوو ناو ئەو مارکێتەی بازاری ڕەوان کردیا هەڵەکێ لێروکانە چاوەکەم بەڵێ غەڵەتەکەی کاکە و ساحەکە لێرێ و سون دەخوات ئێ سەربازی ژمێریاژ لەسەری تەوقع کردیا کاکە بخۆم بە دوالاتچوونی لێ دەکەم غەڵەتەکەیە باشە کاکە خواحافیز خواحافیز ئەوە چێ تاگەڕف ئەو دوکاندارەکە ئای سەرباز کوڕ خو هەر مشکلەی لەو من دروست نەکردیا بڕۆ هەنار یەک مناقەشەشم لەگەڵ مەکە کاک عارف گوتێتی نابی بێتە ژوورەوە بۆ پێویستم بەوە نییە کاک عارف من حەقم نییە بڕۆ هەنارە بۆ ناتوانم بانجیکەم ئیشی من ئەوەیە لێرە بۆ ئەو شتە منیادانە مشکلەکەی لەو کۆمپانیاش دروست کردیا مشکلەی لەو کچەکەم دروست کردیا خوددا لە نایب بات چاوە لە کاک عارف من هەنارمە هەنار تێبگە بێ هەناریش نەیتەوە بڕۆ دەی بڕۆ خۆم دانیشم فێرمە کات ئەوە چییە وەڵام ژ نازانم چییە کاک عارف بەڵێ کاک سەرباز هاتیە کورە کاک تەڕەماش هاتێ لێ نەگەڕێ بێتە ژۆرێ دەڵێ هەتا هەنار نەبینم ناوە ئێستا بە خۆم دێم عیلاجی دەکەم هەردوو لاقی گەشتێن کاگەڕف باوەستە سەرباز بڕۆ دەرێ مامە گیان تۆزە هێ من بەوە پێت دەڵێم بڕۆ دەرێ مامە تۆزە هێ من بەوە نەچێ دەرێ پۆلیس بۆ بانگ دەکەم قۆر بەست دەکەم ها مامە گیان خۆ دەزانی من هەنارم خۆشەوێ لێرە بڕۆ دەرێ مامە گیان جۆم لێ بگریا من هەنارم خۆشەوێ ئاوامە بە کۆ لەچێ دەرێ یان نا ئەو منە ڕۆمانە بەس تا ڕۆژی قیامەت واستان لێ ناهێن بڕۆ دەرێ دەرێم هەر داخراوە بەس بزانم بۆ تەلەفۆنە داخستۆ تۆ لە بەیانیەوە چەند تەلەفۆن بکەم یا الله یا الله بەخێر بێتەوە باوکە خۆش بیاخوا کچەکەم خێرەوە هەمشەوەشی هیچ وەڵا باوکە جان بەس شتێکم ویست بڵێ تۆزێک ئیشمەیە ئیزنمەی بڕۆمە دەرەوە زوو بێمەوە باشە بەسەر چاوان بەس پێم بڵێ لەیلا قەوڵوانە بۆ ئەو ماڵە بێت وڵی باوکە جارە نازانم تەلەفۆنیان داخراوە تا باشە دەی خێری تێدایە هەر کەنجنی هاتن بەخێر بێن ئیشەڵڵا بڕۆ بەس هەتا پێت دەکرێت زووەرەوە باشە باوکە جان هاتە دێنەوە شخواردەکەتان و حازر دەکەم باشە باشە قوربانی باوکە خۆم بڕۆ بەخێر بڕۆ باوکە من بە تۆ دەڵم ئەو وڵاتە لە پێش سای من ڕەش بووە من دەمێ ئەو وڵاتە جێبێ لەم بڕۆ کچم خۆشار بێمیر و حاکم نییە چی خراپە بەسەری دێنم بەڵام سەرباز لە هیچ شتێکی ناترسێ باشە سەرباز چین گۆیە هیچ دەیەوێ کچەکەم بە تۆزی لێ بسینی ئێمادەم کوڕەکی باشە دوو نایکە لە زاڵی خۆتان من ئەوم داوێ کاک عارف باشی جەنابەت زاوای داهاتوت دایخە بێدەمەخ کاکە دای ناخەم دەبەست جۆم لەبێرە کاک عارف
والله کچەکەتانم خۆشەوێ وعد بێ هەرچیکی قەرزی شەیە هەمووی بدەمەوە بەس دەرفەتێکم بدەنێ بەس تاقیم بکەنەوە والله هەرچی کێشەیە هەمووی حەل دەکەم قەرزەکان بۆ خۆت بەس لە ژیانی کچەکەم بڕۆ دەرێ تکات لێ دەکەم وازمان لێبینە واز ناهێنم یانەوە تا من و هەنار هاو سەرگیری ئەەکەین یانەوە تا کۆتایی بە ژیانی هەردووکمانێنم هەی ناپیاو لەکوێی بێم دەوت پڕ گول لە دەکەم باوکەجان باوکە چ باوکەجان باشتر بووی؟ کچم باشتر بووم ئێستا زۆر بێتاقەتم دەمەوێت بچمەوە ئیسراحاتە چی بکەم کوڕمەوە چاوتە لە کۆمپانیاوی باشە باوکە منیش لەگەڵت دێم نانەمێ من ئەو هاتۆ بەجێ ناوە نانا هاوکاری سەفینی بکە باشە یاڵە خواحافیز باشە ئاگات لە خۆت بێ باشە دەزانی پێدەچی ئەو سەربازە کەسێکی زۆر خراپ بی کەسێکی زۆر خراپە بۆستە ئێوارە با بڕۆینە دەرەوە بۆت باس دەکەنەوە باشە مادەم وایە ئەمیش ئیشەکەم هەیە ئێوارە دەبینمەوە باشە